بەڵێزە لەگەڵتان بەردەوامین کاتژمێری زەوی کە بۆنەیەکی ژینگەیە و ساڵانە لەلایەن سندوقی سروشتەوە لەلایەن سندوقی جیهانی سروشتەوە ئەنجامەدرێت و وەکو هەناسەیەکە با بڵین بۆ گۆی زەوی کە لە کاتژمێرێکە لە ساڵەکەیە شەوێک دیاریکراوە یان ڕۆژێک دیاریکراوە کاتژمێرێک لەو ڕۆژە و ڕۆژەیە کارەبا ئەکوژێنرێتەوە بۆ هاندانی تاگ و بۆ هاندانی کۆمەلگا بەگشتی بۆ کەمکردنەوەی بەکارهێنانی وزەی کارەبایان کوژانەوەی ئەو ئەمێرانی کە لە ناو ماڵەکانمانە یان لە شوێنی کارکردنمانە پێویست نین و بەردەوام کارەکان. گفتوگۆی تەوەرەکەمانەکەین باز لەوەکەین کە کاتژمێری زەوی چییە و ئەو چالاکیانە چین کە لە هەرێمی کوردستانە کە ماوەی چەند ساڵێکیش لە هەرێمی کوردستان ئەنجامەدرێت و بە خۆشحاڵیەوە ئەمشەو لە زانکۆی سلێمانی چالاکی لەو بارەیەوە ئەنجامدرا. گفتوگۆکەین بزانین چالاکیەکان چین کە ئەنجام دراون بە میوانداری زۆر بەڕێز هەڵکەوت عەلی ئەندام لە تۆڕی گەشتپێدانی پێڕەوە. سڵاو دەبێت مامۆستا بەخێر بێت. زۆر سپاس. مامۆستا بە سەرەتا بەوە دەست پێ بکەین مەبەست لە کاتژمێری زەوی چییە؟ بەڵێ کاتژمێری زەوی وەکو بەڕێزیش ئاماژە و پێکرد ئەمە چالاکیەکە لە ساڵی 2007ەوە لە وڵاتی ئوسترالیا لەلایەن سندوقی پاڵپشتی سروشتەوە دانراوە کە لەو کاتەوە دەستکراوە چالاکی سەرەتا چەند شارێک بەشدار بوون دوایی وردەوردە پەرەی سند بووە بۆنیەکی جیهانی کە لە بڕیار دراوە لە کۆتایی شەمەی هەموو مانگی سێک لە ساڵەیە ئەنجام بدرێت هەرچەند ئەم ساڵ ئەم شەمەی کە کراش بڵین دوێنێ کۆتا شەمە نەبوو بەڵام لەوەیەکەوە شەمەی کۆتایی هاوتایە لەگەڵ بۆنیی ئاینی جیهانیە لە بەرەوتیان بە خسویانەتە 23 وەکو بڵین بڕیارێک جیهانیەکە 23 ئەنجام درا. ئەم بۆنەیە لەو کاتەوە پەرەی سەنەوە لە 2007ەوە تا ئێستا و بە پێی تازەترین ئاماری سندوقەکە زیاتر لە 100 وڵات بەشدارن و نزیکەی 7000 شار بەشدارن لەم چالاکیەیە و ئەم چالاکیش بریتێ لەوەی کەوا لە کاتژمێرێک کەم شەو کاتژمێر 8.5 بۆ 9 دانرا کە لە کاتژمێر لەو کاتژمێرە وزەی کارەبا کوژێنرێتەوە لەو شارانی کەوا بەشدارن هەر شارەی بەپێی توانا و بەپێی شێوازی تایبەتی خۆی چالاکیەکەی ئەنجام داوە. ئێمە ژۆک و خۆمان وەکو تۆڕی گەشتپێدان پێڕە و بە هاوکاری زانکۆی سلێمانی کە ئێمە پێشتر لێکتەگەیشتنێکمان لەگەڵ زانکۆی سلێمانیە بە تایبەتی زانکۆی سلێمانی لەبەرێکەوە ئێستا چۆتە ڕێنکینی جیهانی و خۆتان نەزانن ئاستێکی باشی لە ڕێنکینی جیهانیە و هیچێک لەو شتانی کەوا ئیشی لەسەرکات بابەتی حەڤە ئامانجەکەی نەتەوە یەکگرتووەکانە کە پێوتری ئامانجەکانی گەشەپێدانی پەیڕە و یەکێک لە ئامانجەکان بواری ژینگەیە کە زانکۆی سلێمانی هەڵی بژاردو ئیشی لەسەرکات لەبەرم وەکو پاڵپشتێک بۆ زانکۆی سلێمانی ئێمە وەڕیارماندا بە پاڵپشت لەو لێک تێگەشتێکەوە پێشتر هەمان بۆ لەگەڵ زانکۆیە ئەو چالاکیە لێ ئەنجام بدەین کە خۆشبەختانە چالاکیێکی شایستەمان ئەنجامدا کە تایبەت بوو بەو بوارە. زۆر باشە لەگەڵ ئەگەر ئێمە ئەسە بینەرێک تەماشای پرۆگرامی ڕۆژێکی نوێ بکات و زانای هەیە بێسەر تەوەرەکەمان ئەڵێت بۆچی لە هەرێمی کوردستان لەوەی کە کاتژمێرە کارەبا بکوژێتەوە لەوەی کە ئێمە ڕۆژانە بە چەندین کاتژمێر کارەبامان نییە ئەم چالاکیە هەرێمی کوردستانی شەکرێتەوە هەرێمی کوردستانی شەتوانێت بەشدار بێت لەوەی کە کاتژمێرە کارەبا بکوژێنێتەوە؟ بەداخەوە ئێمە وەکو خۆمان لەبەرێکەوە بارودۆخی کارەبای ئێمە وەکو پێویست نییە لەو ئاستایانە کە ئێمە بتوانین ئەو بڕیارە بین بڵین کاتژمێرێک کارەبا بکوژێنینەوە و دڵنیاییەوە ئەتوانین بڵین هەرێمی کوردستان ناگرێتەوە لەبەرێکەوە بارودۆخەکە گونجاو نییە بەڵام ئەگەر باسی جیهان بکەین بڵێ لە زۆربەی شارەکانەکەەوە بەشدارن نزیکە 7000 شار بەشدارە ئەو کارەبایە بۆ ماوەی کاتژمێرێک کوژاوەتەوە ئەمە شێوازە لەوانەیە بڵین تا ڕادێک شێوازێکی ڕەمزیە بۆ کارەکە شێوازێکی ئەوە نییە بڵێ کە ئیجباری بێ بۆچی چونکە ئەمە وەکو هاندانێک وەکو دروستکردنی کەلتورێک لە لای خەڵک کە پێویستە گڵۆپە زیایەکان ئەوانە ئەو شتانی کە وزەی زیایکەوە ڕۆژانە بەکارێنی بیکوژێنیتەوە بەڵام بەداخەوەکو بارودۆخی کوردستان لەبەرێکەوە کارەبا لەو ئاستە پێویستیان نیە ناتوانین ئێمەش بۆیە چارەکەکانمان سنووردار کردن لە زانکۆی سلێمانیە نەمانویست لەسەر ئاستی پارێزگای سلێمانی یا ناو شاری سلێمانی ئەنجامین لەبەرێکەوە بارودۆخەکە گونجاو نییە بۆ ئەوە تەنها لەسەر ئاستی زانکۆی سلێمانی ئەنجاممانە لەسەر ئەو شوێنێکەوە هەیە توانیمان لەو شوێنەیە بۆ ئەو ماوە دیاریکراوە کارەبا بکوژێنینەوە وەکووتمانەمە بۆ کەلتورە بۆی خلای خەڵک بێتە کەلتورێکەوە گڵۆپی زیایە یا وزەی پێویستکەوە لە ماڵەوە دایگیسێنێت داینەگیرسێنێت و کەمی کاتەوە. بەڵێ مامۆستامەش چالاکیەکەتانە کە شەوی ڕابردوو لە زانکۆی سلێمانی ئەنجامتان نا و توانیتان کارەبای زانکۆی سلێمانی بکوژێنەوە لە چالاکیەکەیە و 6 مۆم وەکو هێمایەک بۆ کاتژمێرێک کە 6 خولەکە
مۆمەکان دابگیرسێنن ئەگەر باسێکی ئەم چالاکیمان بکەی کام شۆم جەمتانە بەڵێ وەکو پێشتر ژاماژم پێکرد ئێمە لێکتەگەیشتنیەکمان وەکو تۆڕی گەشتە پێدانی پێڕۆتەمە تۆڕە ساڵی 2016ەوە دامەزراوە کار لەسەر حەڤە ئامانجەکەی نەتەوە یەکگرتوەکانەکەین حەڤە ئامانجی نەتەوە یەکگرتوەکان کە تا ساڵی 2030 ئەبێ بێتە دی کە ئیشی بۆکرێت کە بەداخەوەی وەکو پێویستە یاسا لەگەڵیان نەڕۆیشت و ئیشمان بۆ نەکردو چونکە زیاترەوە پەیوەندی بەکاری حکوومەت و وەزارەتی پلاندانان و دانە پەیوەندیدارەکانەوە هەیە بەڵام ئەوەی کەوا ئێمە پێشترکەوا لێکتەگەیشتمان گەزانکۆی سلەیمانیە کەوا بەشێک بین لەو حەڤە ئامانجاوە ئەوانیش بڕیاریانە بێنەوە حەڤە ئامانجەکەەوە لەبەرێکەوە ڕێنچینی جیهانی ئاستی جیهانی زانکۆی سلەیمانی وا پێویستەکەەوە بەشدار بێت لەو حەڤە ئامانجەیە وێکی لە ئامانجەکان بریتێ لە پاراستنی ژینگە ئەم چالاکیش وابەستەیە بە پاراستنی ژینگەوە کە ئێمە بتوانین وزێ کە بەکارهێنانی وزە کەم بکەینەوە بۆچی چونکە خۆتان نەزانن وزە بەرهمێنان هەر لە سەرتاوە پێویستی بە ئەنیا هۆکارێکە بۆ پیسکردنی ژینگە هەر لە سەرچاوەکەی بەرهمێنانیەوە تا ئاگاتە دەستی خەڵک سەرچاوەیەکە بۆ پیسبوونی ژینگە ینی تەنانە دەگەر لە وڵاتانە خۆتان نەزانن لەوانەیە بیستی بێتان وەکو کەلتور خەڵکەکان هەستەکەن حەزەکەن شەوێک دانێن هەر مۆم داگیرسێنن شوێک دانێن هەر چرایەک داگیرسێنن یان گڵۆپیشی زۆر کەس داگیرسێنن بۆچی چونکە مێشکی ئارامە بێت کارەباکو کە دەقی کارەبا کوژێتەوە بێدەنگیەک هەست پێەکەیت بەڵێ دەنگێکی دروستەکان ئەم کارەبایە بەڵێ ئێمە بەڕاستیەوە لە سایکۆلۆژیەوە کاریگەریی زۆر زۆری هەیە ئینسان هەست بە ئارامیە کات کاتێکەوە کارەبا کوژێتەوە یا بڵێن ئەو گڵۆپە کاریگەریانە لەسەر بە تایبەتی لەسەر چاو ئۆشتانی مرۆڤ کە کاریگەری زۆر نەرێنی هەیە ئەمە ئێمە وەکو ئەو چالاکی کە خۆمان کردومانە لە زانکۆی سلەیمانی ئامانجمان ئەوە بووە کەوا هەم هەرمەتی دەرێک بێ بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕێنچینی زانکۆی سلەیمانی و لەمان کاتیشا وەکو بەرنامەی خۆمان کە بەشێکین لە حەڤە ئامانجەکەی نەتەوە یەکگرتوەکان و هیچ لە ئامانجەکانیشی یا بڵێن زۆربەی ئامانجەکانی بواری ژینگەیە باشە بلا ڕەنگە ئێستا کەسێک هەبێ بڵێ کوژانەوەی ئامێرە کارەباییەکانیان کوژانەوەی گڵۆپێک چییە بۆ کاتژمێرێک بەڵام وەکو ڕێژەی کە باست کرد 180 وڵات بەشداری کردووە 7000 شار بەشداری کردووە بۆ بەپی ئەو ڕێژەی بێت 2 ملیار و 2 میلیۆن کەس بەشداری کردووە کەواتە 2 ملیار و 2 میلیۆن کەس ئەگەر هەرێکی گڵۆپێک کوژێنێتەوە ئەکرێت بڵین داتایەکی زۆر باشە بە دڵنیایی ئێمە گەر وەکو باسمان کرد لە 2007ەوە ئەم کەلتورە دەستی پێکردو یان ئەم ئیڤێنتە دەستی پێکردووە کە تا ئێستا ئەوەی کەوا ئامارەکانی کەوا خراوەتە ڕوولایەنە سنووقی کە سنووقی پاراستنی زەویە کە ئەو چەندێک کاریگەری هەبوو لەسەری دەرکەوتووە تا ئێستا لە سایە چواری وزە کەم بۆتەوە لە بەکارهێنانی کاریگەری هەبوو وەکو گوتمان شتێکی کەلتوری یانی دروستکردنی کەلتورە لە لای خەڵکە وزە کەم بەکاربێت ئەمە کاتژمێری زەوی شتێکی کەشمانی پێوتێت ڕۆژی زەویکەوە لەکەوێتە بەرواری 22 چوارەوە ئەوە جیاوازەوە ئیڤێنتێکی جیاوازکە هەندێک جار هاوڵاتیان یا ئەوانەی بواری ژینگە لەم بابەتەیە تۆزێک لەوانەیە حاڵەتەکان لێت تێک بچێ ئێمە دوو شتمان هەیە کاتژمێرێک بۆ زەویمانەیە لەگەڵ ڕۆژێکمان هەیە بۆ زەوی ڕۆژی زەوی ئەوە لە 22 چوارە ئەو دیارە چالاکی تایبەتی بەخۆی هەیە لە بە تایبەتی لە وڵاتی خۆمانە زیاتر کاری نەمامچاندن و کاری پاکردنەوەی شوێنانێکەوە خاشاک و خۆڵی زۆر لێیە ئەو چالاکیانە زیاتر ئەنجامە درێت زۆر باشە هەموو ئەو چالاکیانی کە لە جیهاندا دانراوە ڕۆژێکی بۆ دانراوە سەبارەت بە ژینگە ئامانجی سەرەکی پاراستنی ژینگەیە پاراستنی ئەو ژینگەیەکی ئێمە تایە ئەژین بەڵام ئایا تاکەکانی ئێمە هەست بە پرسیارەتی ئەکەن بەرامبەر بۆ ژینگەیە لەوەی کە ئێمە بەشێکی نەو ژینگەیە ئەتوانین ئەو ژینگەیە پیس بکەین هە لەسەروی کاتوێنێ کاتژمێرێک کارەبا بکوژێتەوە بۆ ئەوەی کە کەمترین وزە بەکاربهێنێت و کەمترین وزە سەرف بکرێت بەڵام ئایا تاکەکانی ئێمە هە لە ناو ماڵەکانی خۆماندا ئەومان کردو کاتێک کە لە ژوورێک ئێمە ئیشمان بۆ شوێنە نییە گڵۆپەکەی تیا بکوژێنینەوە بەڵێ بە دڵنیایی وەکو بەڕێز ئاماژە پێکرد ئەمە بێ یارمەتی دەربێ بۆی کەوا خەڵک ئەم کەلتوری تیا دروست بێت ژوورێکە پێویستە پێی نییە یا گڵۆپێکە زیای لە ماڵەکەیە یا ژوورەکەت بە گڵۆپێک ڕۆشن نەبێتەوە بەوچی دوو گڵۆپ داگیرسێنم ئێمە با بە دەرباسی ئەوە بکەین کەوا لەوانەیە بڵین کارەبان نییە یا وزەی وکو پێویستمانە یان ئێمە کارەبای ڕێسی کووا خەڵک لایەن سەگلی هەبێ بڵێ من 15-16 سعات کارەبام نییە کاتژمێرێکە ئەمە بەدەر لەو شتانە ئێمە ئێمە هەتا ناویشانی ئیڤێنتەکەمان ناونا با هەمووان زەوی بۆ هەمووانە بابی پارێزین یعنی زەوی بۆ هەمووانە بەبێ بەدەر لە هەموو شتێکەوە من لە چ وڵاتێکە ئاژیم باردۆخم چۆنە بەش زەوی بۆ هەمووانە ببی پارێزین ئێمە چەندێک خراپە بکەین لەسەر زەوی کاریگەری لەسەر دراوسەکانمانەکە دراوسەکانمان چەند کاریگەری خراپ هەبێ لەسەر زەوی کاریگەری لەسەر ئێماکە ینی ئەو بۆ نمونە ئەو خۆڵبارینەی کەوا هەیە خۆتان نەزانن زۆربەی لە وڵاتە دراوسەکانەوە بۆ ئێمەیە بۆچی چونکە بارودۆخی ژینگەی وڵاتانە تێک چووە کاریگەری لەسەر ئێمە لەبەرەوە ئێمە بۆ کارێشین ئەوە نییە بڵێ وڵا ئەم شتێکە تایبەتەکەین بە کوردستان ئێمە ئەبێ هاوکار بین لەوەی کە لە سیستەمە جیهانیەکە یا ژینگە بپارێزین و بە خۆشحاڵیەوە لەم چەند ساڵانەی دواییە
تاچی خۆمان وەکو کوردستان هەستەکەین کەوا هەندێک گۆڕانکاری تیا بووە لە ڕووی پاراسی ژینگەوە ئەو شتانی کەوا جاران کە زۆری کەس گوێی نەئەیە لە فرەدانی خۆڵ و خاشاک یان هەندێک شت هەبوو دار بڕین ئێستا بۆ دارێکە بڕێتەوە خۆتان نەزانە کەناڵەکانی ڕاگەاندن نەگەنە سەری خەڵکێک سەر ناڕەزایی دەرەبڕێت یاگە بە شێوازێکەوە شوێنێک پیس بکرێت یا سەرچاوەیەکی پیسبوون دروست بێ خەڵکێک سەر ناڕەزایی دەرئەبرێت ئەمە واکەکەوا هەستەکەین کەوا لە ڕووی کەلتوریەوە بەڵێ هۆشیاری تاش خۆمان لە وڵاتی خۆمانە وردەوردە بۆ ئاراسەیەکەوە بەرەو ژینگە پارێزی بڕوات کە ئەمەژە بێت وەکو ڕاگەیاندن وەکو ڕێکخراوەکان زۆر ڕۆڵیان هەبێت لەوەی کەوا ئەم هۆشیاریە لە تاکا دروستکەن جا یەکێک لەو شتانەش زیندوکردنەوەی جۆرە بۆنەوە ئیڤێنتانەیە و زانکۆی سلەیمانیش لەبەرێکەوە زانکۆی دایکە و سەرچاوی باوکردنەوەی ڕۆشنبیری وە لە شارەکەمانە ئێمە ئەم شەوەمان لەوێ کرد و بە خۆشحاڵیەوەکەوە شتێکی جوان و تا ڕادێک سەرکەوتو دەرچوون ناوەندەکانی پەروەردە خوێندنی سەرەتایی باخچەکان ئەمە پێویستە تا چەند گرنگی بەوە بن کە لە تەمەنێکی منداڵیەوە تاکفێری ئەوە بکرێت کە کەمترین کارەبا بەکاربێنێت یان ئەگەر من ئیشم بەم ژوورە نەما گوڵۆبەکە کوژێنمەوە کە چوومە ژوورێکی تر بەڵێ بەدڵنیایە بێت پەروەردە ڕۆڕێکی ڕێیسی ببینێ سەرشی ببینێ لەم بابەتەیە لە هەموو بابەتەکانە بە تایبەتی لە بابەتی ژینگەیە چونکە مناڵ ئەگەر هەر لە مناڵیەوە فێر بکرێت کەوا بۆ نمونە گوڵۆب بکەم بەکاربێنێت یا ئەو شتێکی خوات فڕی نەیاتە سەرجادا یان سروشتی خۆش بێت دار و درەختی خۆش بێت ئەمە ئەرچێکی سەرێکی پەروەردەیەوە بێ ڕۆڵ ببینێت و مناڵیش لەبەرێکەوە کاینێکی پاک و سەرەتای تەمەنێتی تو هەرچی تیا بچێنیت لە کۆتاییە ئەوە بەرامێنیتەوە بۆ ئێستا بینین ئەم هەرچەند هەوڵ هەیەکەوە بخرێتە بەرنامەوە ژینگە بەڵام بەداخەوە تا ئێستا پرۆگرامی ژینگە لە خوێندنەکەی لە خوێندنی وڵاتی ئێمەیانیەکە هیواداری کەوا بتوانێت ئەوە بکرێت ژینگە بخرێتە بەرنامەی خوێندنەوە بخرێتە پرۆگرامەکانی خوێندنەوە و چەند کۆنفرانس و چەند وەرکشۆپێکی بۆ کرا بەڵام بەداخەوە تا ئێستا وەکو پێویست نەخراوەتە پرۆگرامەکانی خوێندنەوە هیوادارین کەوا ئەوە بکرێت بۆی کەوا مناڵ هەر لە سەرەتاییەوە لە هەموو بوارەکانە تا باسی واکن لە وڵاتێکی و ژاپۆنە وانەیەگەی بەناوی وانەی ڕەوشتەوە لەو وانە ڕەوشتەیە زۆر لە بابەتەکانشی لە بابەتە ژینگەیەکانە کە فێری خوێندکارە کرێت کە بتوانێت لە چۆن مامەڵە بکە لەگەڵ دەوروبەریا لەگەڵ ژینگەکەیە لەگەڵ کەسوکاریا کە هیواداری ئەمەش بکرێت لە وڵاتی ئێمەیە بۆی کەوا نەوەی ئایندەمان نەوەیەکی ژینگە دۆست و گرنگی بابە ژینگە باشە لە مانگی پیرۆزی ڕەمەزانین مامۆستایانی ئاینی پێویستە ڕۆڵیان چی بێت لەم بارەیەوە کە تا کۆشار بکەنەوە لەوەی کە ئامێرە زیادەکان کوژێنەوە گڵۆپە زیادەکانی ماڵەکان کوژێنەوە بەڵێ ئەوانی دیارە ڕێگەیەکی کەیەکە بۆ ئەوەی پەیامەکەی خۆیان بگەێنن و هەم دینی پیرۆزی ئیسلامیش پاڵپشتە بۆ بابەتەکەەوە باز لەواکەکەەوە ژینگە پارێزی یەکێکە لە شتانێکەوە بنەماکانی دینی پیرۆزی ئیسلام کە مامۆسای ئاینی لەبەرێکەوە خۆتان نەزانن بە تایبەتی لە ڕۆژانی هەینیە لە ڕێگەی وتارەکانیانەوە خەڵکێکی زۆر گوێ لە وتارەکانیانەگەریەوە تایبەتی ئەم وەکو بەڕێز شاماژۆ پێکرمانجی ڕەمەزانە زیاتر کاریگەری بێ هیواداری ئەوانش ئەو ڕۆڵە ببینن چونکە بەڕاستی ئەم وکوتمان وڵاتەکەی هەمومانە بێ هەمومان لە هەرێکەمان لە ئاستی خۆمانەوە ئەو بەرپرسیارەتی وەرگین و کاریگەریمان هەبێت بۆی کەوا وکوتمان ئایندەی ئەم وڵاتە ئەگەر ئیشی لەسەر نەکەین لە بواری ژینگەیە بەداخەوە ئەوە داتاکان پێمانەڵێکەوە پیسترین هەوامان هەیە داتاکان پێمانەڵێکەوە ئاراستەی ژینگەی وڵاتەکەمان بە ئاراستێکی خراپ هاڕوات ئەگەر بێت و ئیشی لەسەر نەکرێت زۆر باشە لەگەڵەوەی کە ئاماژەت بۆ کرد لە مانگی داهاتوودا لە 22/4دا ڕۆژی زەویە تا چەند گرنگە لەو ڕۆژدا کۆمەڵە چالاکێک بکرێت هەرۆ پڕۆنیش ئاماژەی بکرد لەلایەنە پەروەردەیەکانەوە هەر لە باخچەکانەوە هەتا وەکو قۆناغەکانی زانکۆش ئەم ئامادەکاریە بکرێت بۆی هەموو تاکێک هەست بە بەرپرسیارەتی بکات وای لێ بێوردەوردە تەنان نەک ڕۆژێک بێت بۆ زەوی لای ئەو هەموو ڕۆژێک ڕۆژی زەوی بێت ئێمە خۆمان وکو خۆمان پرۆگرامێکمان هەیە بۆ ئەوە لە ئێستاوەکەوە ئیشی لەسەرەکەین توانینکەوە ئەو ڕۆژە دووبارە چالاکی شتی ئەنجام بدەین بەڵام ئەرکەکە لە ڕووی لە بنەڕەتە ئەرچی لایەنە پەیوەندیدارەکانی ژینگەیە ئێستا بۆ نمونە ئەم شەوکەوەی ئاگادار بووین فەرمانگەی ژینگەش بە هەمان شێوە ئەم چالاکی ئەنجامدا بەڵام لە ئاستێکی پێویستان نەبوو کە ئەوە پێشتر چەند هەفتەیە لەمە پێش هۆشیاری خەڵک بکرایە ئاگاداری خەڵک کرایەکەوە ئەو چالاکیە هەیە لەبەرەوە ینی ئێمە بە پێویستی ئەزانی لە ئێستاوە تاوەکو 22/4 هەموو لایەنە پەیوەندیدارەکان ڕێکخراوەکانی بواری ژینگە خەڵکە دڵسۆزەکە ڕاگەیاندن وەکو ئاماژەمان پێکرد مامۆستایانی ئاینی کەوا ئامادەکاری بکرێت بۆ ئەو ڕۆژە کەوا بتوانین کۆمەڵێک چالاکی جۆراجۆر ئەنجام بدرێت و بە تایبەتی لە ناوەندەکانی خوێندنا لە زانکۆکانە ڕێکخراوەکانە توانن پاڵپشت بن لەو بابەتە
کە هیچ نەبێت بۆ نمونە زۆر جار کابینین ئەو چالاکیانی کە ئەنجامە درێت شوێنێک پیس بۆ بە خاشاک گروپێکە چن ڕێکخراوێکە چن بڕیارێنەوە شوێنە پاکەنەوە یاسە چاوی ئاوەکانمان زۆربیان ئەبینین کەوا خاشاکی زۆری تایە ڕێکخراوێک بڕیار ئەیان لایەنە پەیوەندیدارەکان حکوومەت هەرێکێک لەوانە سیرەکەین ئەبێت بڕیار بن کەوا لەو ڕۆژەیە چالاکیێک ئەنجام بن کە جێگەی دەستخۆشی بێت ناشتنی نەمام کە ئەمە زۆر زۆر گرنگە بەڵام ناشتنی نەمام ئەبێ ئەمە ئەوە تەشی لەواکەینەوە ئەبێت ناشتنی نەمام و درەخت چاندن وا بکرێت کە وا بتوانێت خزمەت بکرێت دوایی نەکەرەوەی هەر ناشنەکە بێ و بەجێڵ هێرێ هەتا لە بڕیار بوو یان ببێتە کەلتورێک هەر کەسێک لە ڕۆژی لەدایک بوونیایە لە ڕۆژی یا مناڵەکەی کە لەدایکە بێن نەمامێکی بۆ بچێنێ ئەم شتانە ئەگەر بکرێتە کەلتور و هەوڵ بدرێت لەو ڕۆژانەیە ئەم شتانە بیری کۆمەلگا بخرێتەوە بیری ڕێکخراوەکان بخرێتەوە بیری لایەنە پەیوەندیدارەکان بخرێتەوە شتێکی زۆر زۆر باشە بێت دەست خۆش مامۆستا شتێک ئەگەر بتەوێت لە کۆتایی ئاماژەی پێ بێت یان ڕێنماییەکە هەبێت لەو بارەیەوە فەرمووتن دەستان خۆش بێت زۆر زۆر سوپاسانەکەینکەوە ئەم بابەتتان بە هەند وەرگرت وەی کەوا ئێمەمانەوێت کەوا هەموو لایەک ژینگەی وڵاتەکەمان پارێزراو بێت و چونکە بەڕاستی ژینگە بەرپرسیارەتی هەموو لایەکە هەموو نەک وەکو تاشی ئەم وڵاتە وەکو هەموو جیهان ینی تەنانە ئێمەگە سەفەر بکەین بۆ وڵاتێکە بێت لە وڵاتەشا ژینگە پارێز بین لە وڵاتەشا گرنگی بە شینگە بین چونکە وەکو وتمان ژینگە شتێک نییە بڵێن تایبەتە بە زۆنێک یا بە سنوورێک یا بە جوغرافیایکی دیاریکراوە ئەو وڵاتە دراوسی ئێمە کە شتێکی خراپەکە کاریگەری لەسەر ئێمە بێ ئێمە شتێکی خراپکەین کاریگەری لەسەروانە بێت لەبەرەوە هیوادارین کەوا تاک بە تاچی ئەم کۆمەلگایە ژینگە پارێز بێ و ژینگە دۆست بێ و دەستان خۆش بێت سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان